دوای قەدەغەی هاتوچۆ بۆ نزیکەی مانگێک لە شاری سلێمانیدا شەقام و کۆڵانەکان بە شێوازێکی سنووردار جموجوڵیان تێکەوتووەتەوە. لایەنە پەیوەندیدارەکانی شاری سلێمانی بڕیاریان داوە بە هێواشی و قۆناغ بە قۆناغ دۆخی شاری سلێمانی بەرەو ئاسایی بوونەوە بەرن و قەدەغەی هاتوچۆ هەڵبگرن، بەو مەرجەی هەوڵاتیان پامەندی ڕێنماییەکان بن و خۆیان و دەوروبەریان بپارێزن. بەپێی ڕێنمایە نوێیەکان جگە لە سەنتەری شار و کۆمەڵێک جێگای قەرەباڵغی تر، کۆمەڵێک دوکان و شوێنی تر دەکرێنەوە لە ناو گەڕەکەکاندا کە بۆ هاوڵاتیان پێویستن. کردنەوەی دەلاخانەکان بەڕووی ئەو کەسانەی کە پێویستیان بە سەرتاشین هەیە، هەروەها کردنەوەی شوێنی دوکانی چاکردنی و دابینکردنی پێداویستەکانی مۆبایل، هەروەها بریتە لە شوێنی جلوبەرگی ئۆتوکردن و شۆردن و ئەو بابەتانە، هەروەها بریتە لە ئەو خواردنانەی کە بە دیلیڤەری و سەفەری وەکو کەبابخانە و تکە و مریشکی برژا و هەروە خواردنی دەریایی مەسەلەن بیزاد ماسی کە بە دیلیڤەری و سەفەری دەبێ بفرۆشرێت. ئەو کارگانەی کەرەستەی خۆراکی ئامادە دەکەن و چەند شوێنێکی تری ڕێگەیان پێدراوە بە شێوازێکی سنووردار دەست بەکارکردن بکەن. وتەبێژی وەزارەتی تەندروستی باز لەوە دەکات بۆ خۆپاراستن و ڕێگەگرتن لە تەشەنەکردنی ڤایرۆسی کۆرۆنا پێویستە هاوڵاتیان پابەندی ڕێنماییەکان بن و بەردەوام بن لە بەکارهێنانی دەستکێش و ماسک و دروست نەکردنی قەرەباڵغی، چونکە لە هەرێمی کوردستاندا مەترسی ڤایرۆسی کۆرۆنا هێشتا ماوە. پێویستە بە هەموو شێوەیەک ڕێگری بکرێت لە کۆبوونەوەی ئەو کەسانە و لە بەرکەوتنیان لەگەڵ یەکدی بە شێوەیەکی فیزیکی ڕاستەوخۆ و کەمترین ڕێژەی بەرکەوتن هەبێت ئەگەر هاتو ناچار بن کەمترین کاتی بەرکەوتن هەبێت ماوەکەی کورت بکرێتەوە. ئەمە جگەلەوەی پێویستە لەسەر ڕێنمایی خۆپارێزەکان وەکو خۆیان بەردەوام بن لە گرنگیدان بە پاک و خاوێنی دەشوشنێک چی بەردەوام و ئەگەر هاتو کارەکان نەگونجەکە بە بەردەوام دەستیان بشۆن پێویستە دەستکێش بەکاربێنن، بەکارهێنانی ماسک لە شوێنی قەرەباڵغ. بڕیار دراوە قەدەغەی هاتوچۆ لە شاری سلێمانیدا بە 3 قۆناغ هەڵبگیرێت. وەگە بینێن سەر شەقامەکانی شاری سلێمانی جوڵێکی سنوورداری تێکەوتوتەوە. بەڵام لایەنە پەیوەندیدارەکان باز لەوەکەن هەڕەشەی کۆرۆنا لە هەرێمی کوردستاندا هێشتا ماوە و پێویستە هاوڵاتیان بەردەوامن لە پابەندبوون بە ڕێنماییەکانەوە. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.